ئەمڕۆ ئێمە لێرە کۆبوونێتەوە بە ئەو بۆنە مناسبەتی کە منداڵانی ئۆتیزم خێزانەکانیان چەند ڕۆژێک پێش ئێستا خولەکی ڕانان وشاریان بۆ خێزانەکان کردەوە. ئەو خێزانانەی کە ئامادەی خولەکە بوون و ئامادەی ئەو چارەکە بوون کە ئێمە ئەنجاماندا بوو، ئەمڕۆ دووبارە بامان کردوونەتەوە بۆ ئێرە لێرە خەڵاتی ڕێزانیان پێشکەشەکەین. گەرنگی و ئەهەمیەتی ئەم چارەکە لە چیدایە؟ گەرنگیەکی زۆری هەیە تۆ منداڵێکی ئۆتیزم بێنیت، کاتێک بەسەر بەرێن لە دەرەوەی ماڵەکە بیتە دەرەوە و بیخێتە شوێنێکی واوە کە کۆمەڵ خەڵکی تریشی دێ. ئەمە خاڵێکیان. خاڵێکی تریشمانەوەیە کە ئەو داکتوباکانی کە ئامادەی خولی ڕانان و وشاریە بن، ئێمە وەکو هاندانێک وەکو دەستپۆشیەک خەڵاتێکیان پێشکەش بکەین، ڕێزلانێکیان بۆ بکەین بۆ ئەوەی کە پاڵنەرێک بێت بۆ دووبارە بەشداریکردنەوەیان لە خولێکی تر دووبارە ئامادەبوونیان لە چارەکەی تردا. ئەمانە ئەگەروان لەگەڵا بکەین بەردەوامە بندا وشاکردنەوەی خۆیان کە وشاکردنەوەی خێزانەکانیش بێگومان یەکێکە لە ئامانجەکانی ئێمە، یەکێکە لە ئامانجەکانی ئەم مەراسمەش کە ئەمڕۆی بینیت. ئەوەش خۆی لەخوا ئەهەمیەتێکی زۆری هەیە. هەرچی حکوومەتی هەرێم لە کۆمەڵی شاخۆی بنێتەوە. یەکەمینیان سێ وەزارەتەیە کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە حکوومەتی هەرێمەوەی، سێ وەزارەت بە منداڵانی ئۆتیزمەوە ئەفو. یەکەمینیان وەزاری کارگوزاری وڵاتی، دووەم وەزارەتی تەندروستی، سێم وەزارەتی پەروەردە. وەزارەتی کار و کارەباری کۆمەڵایەتی واجبێ سەرشانێکی کەموچەیەکی شایستە و شیا و گونجاو بۆ هەموو منداڵانی ئۆتیزم و خانبەداری تایبەت دابین بکات. ئەمە وەکو وەزارەتی کار و کارەباری کۆمەڵایەتی. وەزارەتی تەندروستی پێویستە لە ڕێی بنکە تەندروستەکانی خۆی لە ڕێی نەخۆشخانەکانەوە هەموو ئەو شتانە هەموو کەرەستانی کە پێویستە بۆ پشکنین و چارەسەرکردنی منداڵەکان دابینی بکات. پشکنین و چارەسەرکردنی منداڵانی ئۆتیزم و خانبەداری تایبەت. وەزارەتی پەروەردە واجبە لەسەرشانی کە ئەم منداڵان جیان بکات و لە ناوەندەکانی خوێندندا. حکوومەتی هەرێمەشێکە لە حکوومەتانەی کە واژۆی لەسەر یاسایەکی لۆتۆماتیک کردووە کە هەڵی خوێندن بۆ هەمووانە. خوێندن بۆ هەمووان نەوەتە خوێندن بەس بۆ مناڵە ئاسایەکانە بۆ مناڵە ئۆتیزمەکان نییە. خوێندن بۆ هەمووانە کەواتە وەزارەتی پەروەردە پێویستە ئەم منداڵانە لە ناوەندەکانی خوێندن ئەجێ بکاتەوە. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم لە ڕێی ئەو سێ وەزارەتەوە کە ڕاستەوخۆ بە منداڵانەوە هەیە بە ئەشی سەرشانی خۆی هەڵنەستاوە. ئەم جۆرە فیستیڤاڵ و کۆبوونەوانە زۆر گرنگە بۆ مناڵانی خانپێداویستی تایبەت بە تایبەتی ئۆتیزم، چونکە ئۆتیزم زۆربەیان گۆشەگیرن. ئەمانە وزەیەکە بە خێزان، وزەیەکە بە مناڵەکان. یعنی مناڵەکان فێری تێکەڵاویەکە، فێری چوونە دەرەوەیانەکە. بۆ خێزانەکانی شتێکی باشە، لەبەرەوەی خێزانەکان تێکەڵاوی بینن، یەکتر ئەبینن، زۆر باشەمانە. وڵای بەداخەوە حکوومەتی چاوکارێکی مناڵانی خانپێداویستی تایبەتی نەکردو، لە ناوێنە بە تایبەتی ئۆتیزم توێژێکی زۆر پەراوێز خراوە، چونکە ینی لە کۆی زیاتر لە 1000 مناڵ 100 مناڵ ئەگەر 100 مناڵ 150 مناڵ موچەی هەبێ ئەویش نیەتی. یعنی هیچ پێداویستێکیان بۆ مناڵی ئۆتیزم دابین نەکردووە، هیچ هاوکارێ نەبوون بە تایبەتی لەم کاتە کە قەیرانە بێموچەییە. ئەنجا بە پێویست سنتەر نییە، یعنی هەموو سلێمانی سنتەرێکی ئەهلی حکومیتیایە، ئەوانی کە هەن هەمووی ئەهلین، خێزانیش ئیمکانێتی ئەوەی نییە مانگانە 400-500 هزار بدا بە مناڵەکەی تابی خات بەڕاهێنانەکان. بەڕاستی هیچ ئاوڕێ لە خێزانی ئۆتیزم نەدراوەتەوە بە هیچ جۆرێک.